لا هەفەوینێکی تایبەت لەگەڵ بەڕێز دکتۆر ئەحمەد نەقیبزادە پسپۆڕی کۆمەڵناسی پەیوەندیە نێودەوڵەتیەکان لەگەڵتانین. دکتۆر زۆر بەخێر بێت، سپاس بۆم دەرفەتە. زۆر سپاس. سەرەتا لەوە دەست پێ بکەین بۆچی ناوچەی ڕۆژهەڵاتی نێوەڕاست نەیتوانیوە ڕوخسارێکی خۆشی بەخۆیەوە ببینێت؟ لەبەرەوەی لە ڕووی مێژووی جیهانیەوە ئێمە یەک دوو قۆناغ دواکەوتوو بووین، بەگشتی ناوچەکە وایە. هەڵبەت ئێران تا ڕادەیەک جیاواز بوو. ئەم ناوچەیە لەژێر دەسەڵاتی ئیمپراتۆریەتی عوسمانیدا بوو. نەتەوەکان ڕێگەیان پێ نەدرا کۆمەڵگایەکی نەتەوەیی سروشتی پێک بهێنن. دوای هەڵۆشانەوەی ئیمپراتۆریەت داگیرکەران هاتن و هەروەک هەمووان دەزانن ڕێکەوتنی سایکس پیکۆ و خەتکێشانی سنوورەکان بەبێ گوێدانە خەڵکی ناوچەکە دابەشیان کرد لە نێوان خۆیاندا، پاشان ڕۆیشتن و ئەمانە بوون بە سنووری نەتەوەیی دەست کرد. هەمان ئەو کارەی کە ستالین لە ئاسیای نێوەڕاستدا کردی. بەبێ سەرنجدانە پەیوەندیە کولتوری نەتەوەیی و زمانیەکان شوێنێکی دابەش کرد هەم لە قەفقاز و هەم لە ئاسیای ناوەڕاست. دوای هەڵۆشانەوەش ئەوانیش بوونە سنووری وەک بڵێ نەتەوەیی. لە سیاسەتدا هەمیشە بەم شێوەیە کە کەس ئامادە نییە بڵێت زۆر باشە با سنوورەکان جێگۆڕکێ بکەینەوە، چونکە کێشەی نوێتر دروست دەبێت و کەس زاتی چوونە ناو ئەوەی نییە. کەواتە ئەمڕۆ ئێوە لەگەڵ دەوڵەتانێک مامەڵە دەکەن کە زۆربەیان دوای هەڵۆشانەوەی عوسمانی واتە لە ساڵی 1900 ساڵە، ئەوانە تەمەنیان 100 ساڵە. بەڵێ وڵاتێک بە ناوی عێراق نەبوو، بە ناوی ئوردون نەبوو، بە ناوی سووریا نەبوو، فەڵەستین نەبوو، ئیسرائیل نەبوو، تورکیاش نەبوو. لە ڕاستیدا ئەمانە هیچیان نەبوون. میسر نەبوو، مراکش نەبوو، عەرەبستان نەبوو، ئیمارات نەبوو. دواتر ئەمانە زۆربەیان کەوتنە ژێر دەسەڵاتی بەریتانیاوە، چونکە لە جەنگی جیهانی دووەم بەهۆی ئەو هاوکاریەی کە فەڕەنسیەکان لەگەڵ ئەڵمانیا دایان کرد، بەریتانیا لەم هەلە کەڵکی وەرگرت و هەموو مستەعمەرەکانی فەڕەنساشی لە چنگی دەرهێنان. بەهەرحاڵ دوای هەڵۆشانەوەی ئیمپراتۆریەتی عوسمانی دەوڵەتانێک بە ناچاری شکڵیان گرت. وردە وردە هۆشیاری نەتەوەیی دەستی کرد بە گەشەکردن و نەتەوەکان بە شوناسی خۆیان زانی و دژایەتی و ئانتاگۆنیزمی نەتەوەی بە تەواوی بیچمی گرت. ئەو دەوڵەتانەی کە لەم وڵاتە ناکۆکانەدا لە ڕووی کۆمەڵایەتیەوە شکڵیان دەگرت، هەستیان بە مەترسی دەکرد و لەبەرەوەی لۆژیکی بەهێزیش لە پشت کارەکانیانەوە نەبوو، بۆیە خۆبەخۆ ڕوویان لە سەرکوتکردن و دیکتاتۆریەت دەکرد. دواتریش لە قۆناغی شەڕی سارددا بۆ سەقامگیری خۆیان یارمەتیان لە یەکێک لە دوو زلهێزەکە وەردەگرت و ئەمە ژوای دەکرد سەرکوتکاری بەردەوام بێت. جگە لەوەش شەڕیان لە نێوان خۆیاندا هەبوو کە سەرچاوەکەی لە ڕاستیدا ئەو دوو هێزە بوو لە ئاستی جیهانیدا. دوای هەڵۆشانەوەی یەکێتی سۆڤیەت گۆڕانکاری زۆر دروست بوو. خواستی دیموکراسی و ئازادی پەرەیسەند. هۆشیاری گشتی زیاتر بوو، بەڵام ئەم سنوورانە وەکو خۆیان مانەوە. ئەم ناوچەیە ناوچەی ڕۆژهەڵاتی نێوەڕاست پڕە لە کەمینە ئاینی، نەتەوەیی، زمانی و تایفی. هەموو ئەمانە لە سەردەمی جیهانی بووندا ئامادەن لە گۆڕەپانەکەدا. هێزێک بۆ سەقامگیری خۆی سەرکوتکردنی بەردەوام دەکرد. هێزێکی دیکە دەیویست لەم کەمینانە کەڵک وەربگرێت بۆ دەستێوەردان لە کاروباری ئەواندا.
دوو ڕەهەندی هەبوو. هاندەری نێوخۆیی دەوڵەتەکان، بۆ نمونە سەدام حوسێن، وڵاتێک دەیبینی کە لە عێراقدا چەندین تایفە و نەتەوە هەن. ئەگەر دەیویست لەگەڵ سەدام دوژمنایەتی بکات، ناچار بوو لەم نەتەوانەش کەڵک وەربگرێت. خودی ئەمەش بووە هۆی هۆشیاری زیاتری نەتەوەکان. ئێستا وەک ئەوە وایە کە لەم کاتەدا پرۆسەیەکی جیهانی زۆر سیر شکڵ دەگرێت. لەلایەکەوە جیهانی بوون هەیە، لەلایەکی دیکەشەوە شوناسە ژێرنەتەوەیەکان، واتە کەمینەکان دەبوژێنەوە و دەرفەتی قسەکردنیان پەیدا کردووە و داوای مافی خۆیان دەکەن. بۆیە چارە جگە لە ئازادی و دیموکراسی هیچی دیکە نییە. هەڵبەتە ئێمە دەبێت حاڵەت بە حاڵەت ئەمانە هەڵبسەنگێنین، چونکە هەندێک کەمایەتی هەن بە ئازادی و دیموکراسی کێشەکانیان چارەسەر دەبێت، لەبەر ئەوەی کە زۆر نین. کوردیش لەمانەیە دکتۆر؟ نا، دەمویست باسی ئەوە بکەم. بۆ نمونە دروزیەکان زۆر نین، لە چەند وڵاتیشدا پەرش و بڵاون. ئەمانە دەیانەوێت ئازاد بن و حکوومەتە ناوەندیەکان کاریان بە کاری ئەوانەوە نەبێت، بە تایبەتی لە کاروباری کولتوری و کۆمەڵایەتیدا. ئەم مەسەلەیە دەکرێت چارەسەر بکرێت، بەڵام هەندێکیان نەتەوەن کە پارچە پارچە کراون. فەڵەستینیەکان لەم جۆرەن کە چارەنووسیان دیار نییە، بۆیە ناسەقامگیریەکەش بەردەوامە. کورد لە هەمویان زیاتر، واتە هەموو تایبەتمەندیەکانی نەتەوەیان تێدایە، ئەویش لەسەر پێناسەی وردی نەتەوە، واتە ئەو پێناسەی کە جاکۆبینەکان لە شۆڕشی گەورەی فەڕەنسا لە نەتەوەیان کرد، کە ئەمڕۆ زۆرێک لە وڵاتەکان ناتوانن ڕەچاوی بکەن، چونکە هەڵدەوەشێنەوە ئەگەر ڕەچاوی بکەن. پێش هەمویان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. ئەگەر بڵێن گەلێک بە یەک کللتور، بە یەک مێژوو، بە یەک زمان، بە یەک ئاین و تایبەتمەندی هاوبەش، ئەمە لە هیچ کوێ نییە، بەڵام کورد هەیەنە. منیش دەمویست ئەوە بڵێم، لە بارودۆخی ئێسەی ڕۆژهەڵاتی نێوەڕاستدا چۆن دۆخی کورد هەڵدەسەنگێنی؟ کوردەکان بە بڕوای من لە ئێستا وەکو ئەکتەرێکی چاوپۆشی لێنەکرا و کە ناکرێ لابردرێن و پەراوێز بخرێن لە گۆڕەپانەکەدا. ئەگەر ماف و داواکاریەکانیان بەدەست بهێنن، ئارامی دەدۆزنەوە. ئێستا هەرێمی کوردستانی عێراق نمونەیەکە، واتە لە نێو ئەم ناوچە پڕ لە ئاژاوەیەدا یەکێک لە ناوچە ئارام و سەقامگیرەکانی ناوچەکە ئەم هەرێمی کوردستانی عێراقیە. دەوڵەتەکان هەڵە دەکەن کە لە کاتی بەهێزی خۆیاندا مافی کوردەکان نادەن. ئەگەر کوردەکان بە یەکسانی وەک ئەوەی کە کوردەکانی تورکیا داوای دەکەن، یان تەنانەت بە خۆبەڕێوەبەریش، کێشەکان بە واتایەک ڕازی دەبن، دەوڵەتەکان دەبێت دەستیان ماچ بکەن، چونکە ئەمانە یەکگرتووترین نەتەوەن کە لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستدا هەن. ئەوانە کوردەکان و هەندێک وڵاتی عەرەبیش. ئەوانیش بۆ نمونە یەکڕەنگیان زۆر کەمە، بە گریمان وەکو ئوردن وایە. ئەگەر یەک بە یەک لەبارەیانەوە قسە بکەین دکتۆر، سەبارەت بە هەرێمی کوردستان، ئەو پتانسیێلە سیاسیانەی کە هەرێمی کوردستان هەیەی و حکوومەتی فدراڵی عێراق دەتوانێت سوودی لێوەربگرێت کامانن؟
هەر ئەوەی کە لە ئاشتی داواتە مافی کوردەکان بدات و کۆی عێراق ڕابگرێت ئەگینا ئێمە دەزانین کە ئارامی لە نێو دەچێت و هەمان حاڵەت دێتە پێشەوە کە لە سەردەمی عێراقی سەدامدا هاتە پێش. لە تورکیا هەر بەم شێوەیە، لە ئێران هەر بەم شێوەیە، لە سووریاش بە هەمان شێوە. ئەمانە ئێستا تا ڕادەیەک جیاوازی تێدایە. بۆ نمونە لە ئێران پەیوەندیە مێژووی و نەتەوەی و زمانیەکان و هەموو شتێکی ئەمانە ئەوەندە زۆرە بەگریمانە ئەگەر بە منی خەڵکی نێوەڕاستی ئێران هەڵ بدەن کە گروپێک لە کوردەکان حکوومەتیان لە تاران بەدەستەوە گرتووە، من هەرگیز تووشی نیگەرانی نابم. بۆ نمونە دیسان وەک ئەوەی لە شۆڕشی مەشروتەدا هەندێک لە هۆزی بەختیاری هاتن بۆ ماوەیەک دەسەڵاتیان بەدەستەوە گرت، کەس نەیگوت وای کێ هاتووە. بەڵام ئەگەر هەمان شت لە تورکیا ڕووبدات چۆن؟ ئایا خەڵکی تورکیاش دەڵێن چەند باشە؟ ناڵێ. واتە جیاوازێک لە نێوان دۆخی کورد لە وڵاتانی جیاوازدا هەیە، یان لە سووریا من نازانم ژمارەیان چەندە. دواتر لەبارەی سووریا قسە دەکەین دکتۆر. ویستم بڵێم ئەگەر بزانم کە ژمارەیان چەندە دەتوانم بڵێم کە لەوێدا بۆ نمونە بەدانی ئازادی کێشەکە چارەسەر دەبێت. سەبارەت بە بابەتی تورکیا، ئێستا قۆناغێکی پرۆسەی ئاشتی دەستی پێ کردووە. ئێوە ئەم پرۆسەیە چۆن هەڵدەسەنگێن؟ ئەمە لەسەر بنەمای ئارەزوومەندی هەڵبژێردراوە، چونکە تورکیا دەیەوێت بچێتە بازاڕی جیهانیەوە، یان لە ئابووری جیهانی سوودمەند بێت و دەزانێت ئەگەر لە وڵاتدا ئارامی نەبێت ناتوانن ئەو کارە بکەن. بۆیە بەرژەوەندیان لەوەدایە کوردەکان ڕازی بن و بێدەنگیش بن وەک هەرێمی کوردستان. بەڵام ئێمە جۆرێک بیرۆکەی فاشیستیش لە تورکیا دەبینین، واتە پێداگیری زیادە، وەک خەڵکی ئەڵمانیا لە سەردەمی نێوان دوو جەنگی جیهانیدا. پێداگیری زیادە لەسەر نەژاد و زمان و شتی دیکان هەیە. یەکێک لە هۆکارەکانی ئەم کارە هەمان ئەو متمانە بەخۆ نەبوونەیە کە گوتم دەبێتە هۆی دیکتاتۆریەتی دەوڵەتەکان. ئەوان هەست بە بەهێزی و بەردەوامی ناکەن، بۆیە نیگەرانن. هەموو دەزانن کە لە ڕاستیدا تورکەکان لە تورکیا لە ڕووی نەژادیەوە لە کەمینەی ڕێژەیدان، ئەوەی کە نیوەی دانیشتوانیان یۆنانین، ڕێژەیەکی بەرزی ئێرانین و ڕێژەیەک عەرەبن، ڕێژەیەکی دیکەش کوردن. ئەوان دەسەڵاتی سیاسیان بەدەستەوە گرتووە. بەڵێ زمانی تورکی و ئاینی سونەی شافعیان حەنەفی کە هەیەە و قەڵەم ڕەویەکان تێدا فراوان کردووە. دینامیزمێکی تایبەتیشیان هەیە و بە بەکارهێنانی ئەمەش ئەگەر بیانەوێت لەگەڵ کوردەکان هەمان مامەڵە بکەن کە لەگەڵ ئەرمەنیەکاندا کردیان لە دەی 1990 و لە ساڵی 1990 کۆتایەکەی دیارە کە چۆن دەبێت، کە کۆتایەکەی دەبێتە وێرانی تەواوی تورکیا، چونکە ئێستا کات جیاوازە. باوەش بڵێم دەوڵەتانی ناوچەکە بە نۆرە تووشی قەیران دەبن، بۆیە باشترە ئەو کاتەی کە قەیرانیان نییە ئەم پرسە چارەسەر بکەن. بارودۆخی سووریا چۆنە، بە تایبەت دوایی هاتنە سەرکاری حکوومەتی نوێ لە وڵاتە؟ بۆ سووریا لەم حکوومەتە نوێی سووریادا بێمتمانەیەکی گشتی هەیە. کەس نازانێت کە بەڕاستی بەرنامەی دەوڵەت چییە یان چی دەبێت، چونکە زۆر هۆکارن کە لە دەرەوەی دەسەڵاتی حکوومەتی ناوەندین، گروپەکانی دیکە، گروپە توندڕەوە ئیسلامیەکان و هەی دیکە، ئەمانە نایەنە نێو پرۆسەکە و توند ئاژۆی ناکەن. ئەگەر بەم شێوەیە بێت لە سووریاشدا کوردەکان ئەکتەرێکی گرنگن کە بەبێ ڕەزامەندیان ئیمکان نییە سووریا بتوانێت ڕووی ئارامی ببینێت.
بە بڕوای ئێوە پشتیوانیەکی نێودەوڵەتی لە کورد لە سووریا دەکرێت؟ بە ئەم مانایە بەڵێواتە کۆمەڵگەی نێودەوڵەتی و کەشی جیهانی نەک تەنها لە کوردەکان بەڵکو لە هەموو کەمایەتەکان بە جۆرێک و پشتیوانی و پشتگیری دەکات. بەڵام لە بابەتی کوردەکان ئێمە دەزانین کە دەوڵەتان و ڕەوتە نێودەوڵەتیەکان هەن کە لە بەرژەوەندی خۆیانی دەبینن کوردەکان یەکێک لە ئەکتەرەکانی ناوچەکە بن. تا ئێستاش تاقیکردنەوەی خراپیان نەبووە. لە ڕوانگەی کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە نەتوندڕەو بوون، نە سەری پامنری بیانیان بڕیوە، نە کوشتاریان کردووە و ئەوەی هەبووە. کاتێک گەیشتوونەتە مافی خۆیان کە دەڵێم مافی خۆیان با بڕوای من سربەخۆیی تەواوە، بەڵام ئەگەر بە خۆبەڕێوەبەریش ڕازی دەبن، دەوڵەتەکان بەڕاستی دەبێت لە دڵیانەوە سوپاسیان بکەن و بڵێن زۆر سوپاس فەرموون ئەوە خۆبەڕێوەبەری، چونکە تایبەتمەندیەکانی نەتەوەیەکی تەواویان هەیە و لە ڕووی زمانی مێژووی کولتوریەوە لە خزمەتدان و جلوبەرگ، مۆسیقا، هەرچی کە ئێوە بێڵێن هەیەە. ئێستا ڕاستە کە هەوڵیان داوە ئەمانە بتوێنەوە، بەڵام ئەگەر کرابە گەلی کورد بتوێنەوە تا ئێستا نەمابوو. 3000 ساڵە لە گۆڕەپانەکەدایە و بە شێوەی مۆجیزە خۆی پاراستووە. کەواتە زۆر هەڵەیە ئەگەر کەسێک بێوێت کوردەکان پشتگوێ بخات، واتە وەک ئەکتەرێک لە ناوچەکەدا نایبینێت. فەڵەستینیەکانیش تا ڕادێک هەمان دۆخیانەیە. بەڵام فەڵەستین بەداخەوە لە ساڵی 1948ەوە کاتی دروستبوونی ئیسرائیل بەردەوام سەرکوت کراون، پەرش و بڵاو کراون. ئەمان جیاوازی هەیە. 1948 هێشتا سەردەمی دیکتاتۆرەکان بوو، سەردەمی ئەم جۆرە سیستەمانە بوو. هەمووان ئەگەر هێزیان هەبووایە بە خۆیان ڕێگەیان دەدا ئەم کارانە بکەن. بەڵام ئێستا سەردەمی نەماوە. ئێستا ڕێژەیەکی زۆر لە فەڵەستینیەکان لە جیهاندا پەرش و بڵاون. ئەگەر ڕێگەم بدەیت دکتۆر زیاتر لەم چاوپێکەوتنەدا با سەبارەت بە پرسی کورد قسە بکەین، تایبەت بە کورد لە عێراق، کورد لە سووریا، لە تورکیەش گفتوگۆمان کرد. بۆچوونی ئێوە لەبارەی بارودۆخی کورد لە ئێران چییە؟ ئایا هەمان قۆناغی پرۆسەی ئاشتی کە لە ئێستادا لە تورکیا چەند هەنگاوێکی بڕیوە و چوەتە پێشەوە، دەتوانێت لە ئێرانیشدا هەمان پرۆسە جێبەجێ بکرێت؟ ئاماژەم بەوە کرد کە کوردەکان لە ئێران خاوەن ماڵن، دامەزرێنەری ئیمپراتۆریەتی ئێران بوون. ئەگەر بیانەوێت هەموو مافوو مێژویان وەربگرنەوە، دەبێت پایتەختەکەیان بێتە هەمەدان، سنوورە ڕۆژهەڵاتیەکانیان دەگاتە ڕووباری سند، سنوورە باکووریەکانیان دەگاتە قەفقاز، باشووریشان دەگاتە کەنداوی فارس. ئێمە ئێستا لە ئێران نیشتیمان پەروەر و ناسیۆنالیستی ڕادیکاڵی ئێرانیمان لە کوردستان هەیە. جیاوازی کوردی بۆ نمونە سووریا لەگەڵ ئێران بەم شێوەیە کە ئەم کوردانە هەرچی زیاتر خوێندەوار دەبن و لە مێژووی خۆیان لە پێشینەیان ئاگادار دەبنەوە. هەستی ئێرانی بوونیان زیاتر دەبێت. بەڵام لە سووریادا بەم شێوەیە نییە. دەبێت قبول بکەین کە بەم شێوەیە نییە. دواتر ئێستا کێشەیەک هاتۆتە پێشەوە. کێشەکە ئەوەیە کە ئێستا ڕژێمێک لە ئێران حکوم دەکات کە لە سەردەمی جەنگی ساردا دروست بوو. بە تێڕوانینەکانی جەنگی سارد بۆ 5 ساڵە ئەم تێڕوانینە نەگۆڕاوە. هەر بەم شێوەیە بەردەوامی هەیە، ئەویش ئایدۆلۆژیە. ئەوش لە کاتێکدایە کە ئایدۆلۆژیەکان خەریکە لا دەچن و لە جێگەیان بەلایانی کەمەوە گەر بتوانین پراگماتیزم بە ئایدۆلۆژیا دابنین، خەریکن ڕوو لە پراگماتیزم دەکەن.
ئەم ڕژێمە بنەمایەکی دەست و پێگر و پڕزەحمەتی بۆ خۆی دروست کردووە کە تەنها کوردەکان نین کە ناڕازین. ناڕزایی لە ئاستی گشتیدا پەریسەندووە و ڕۆژ بە ڕۆژیش زیاتر دەبێت. ئەمە ناتوانێت بەردەوام بێت، بە دڵنیاییەوە ناتوانێت بەو شێوەیە بەردەوام بێت. ئەگەر حکوومەتێک بووە لە تاران کە بە تەواوی بە ڕۆژ بووە نوێکرابایەوە و خۆی لە ئاڵوگۆڕەکانی جیهان گونجان دەبا، هەروها لە دەسەڵاتێکی ڕەوای تەواو بەرهەمەند بووایە، بە بڕوای من کوردەکان دەرفەت بوون نەکەڕەشە. بەداخەوە ڕوانینی دەسەڵاتی ئێستا بۆ کوردەکان ڕوانینێکی ئەمنیە. تەنانەت من نازانم دروستە یان نا لەگەڵ کوردێکی گەنج و خوێندکارێک چاوپێکەوتنیان دەکرد. ئەگەر ئەمە ڕاست بێت ڕاستی کارەساتەوە تا ئەمە مای شەرمە. گوتی من تاوانم کردووە و قبوڵی دەکەم، بەڵام 6 ساڵ زیندانیان پێدام. کەسێکی دیکە هەمان تاوانی منی لە ئەسفەهان کرد و 6 مانگیان پێدا. ئەگەر بەم شێوەیە بێت ئەوە بەڕاستی بەدەستی خۆیان خەریکە ناڕزایەکی مەترسیدار دروست دەکەن. لەم گۆڕانکاریانەی کە لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست ڕوویان داوە دەبێت چه ئەنجامێک وەربگرین؟ ئایا ڕۆژهەڵاتی نێوەڕاست ئەو نەخشە نوێی ڕۆژهەڵاتی نێوەڕاست کە زۆر قسەی لەسەر کراوە ممکنە وڵاتێکی کوردستان دروست بێت؟ ئەمە پەیوەندی بە زۆر شتەوەی. بەڕاستی پەیوەندی بە سیاسەتی جیهانی، کۆمەڵگەی جیهانی، بارودۆخی وڵاتەکان لە ناوخۆدا هەیە. لە داهاتوویەکی نزیکدا باشترە ئەم قسەیە نەکەین تا دەوڵەتەکان تووشی ترس نەبن، بەڵام کەس ناتوانێت ئەوان پشتگوێ بخات. ئەم نەخشەیەش کە دەڵێن زۆر ڕوون نییە، بەڵام هەرچی بێت بە ناچاری داکۆکی لە دیموکراسی و ئازادی دەکات. لە ئەنجامدا ئەو دەوڵەتانەی کە ئامادەییان نییە بۆ ئازادی، بۆ دیموکراسی، ئەمانە دۆڕاون. ئێوە دەبینن لە عەرەبستانی سعودی کە ساڵانی ساڵ پشتیوانی لە گروپە سەلەفیە مەترسیدارەکان دەکرد و بەڕاستی ڕەنگە زیاتر لە هەندێک حکوومەتی بەرچاو لە ڕاستیدا لە پشتەوە ئاگری دەکردەوە، بەڵام سیاسەتەکەی خستۆتە لاوە، تێگەیشتووە کە خەریکە هەم وڵاتەکەی خۆی دروست دەکاتەوە، هەم خەریکە دەبێتە نمونەیەک بۆ ناوچەکە. هەمووان خەریکی قسەکردن لەسەر عەرەبستان. هەڵبەتە ئەو شتانەی کە دەیەوێت دروستی بکات وەک شاری ئەلکترۆنی، ئەمانە بۆ من گرنگیان نییە. ئەوەی بۆ من گرنگە ئەوەیە کە مۆڵەتی شۆفێری دەداتە ئافرەتان و دەیەوێت ئەوان بخاتە نێو پەرلەمانەوە. وردە وردە پەرلەمانێک پێک بهێنێت ئازادیەکان زیاتر بکات. لەم حاڵەتەشدا نابێت زۆر خێرا هەنگاو بنێت، چونکە کۆمەڵگایەکی نەریتی بووە و دەبێت ئەو هەنگاوانەی کە هەڵی دەگرێت بەڕێز سەلمان محەممەد بن سەلمان دایانگرێتە بەر محەممەد بن سەلمان بە شێوەک بێت کە توێژە نەریتیەکانیش بتوانن لەگەڵی بن و هاوکاری بکەن، چونکە ئێمە ئێرانیەکان ئەزمونێکی زۆر سەرنجڕاکێشمان هەیە گەر کەسێک بیوێت کەڵکی لێوە بگرێت. یەکێکیان ئەو مۆدرنیزاسیۆنە بە پەلەو خێرایە بوو کە پەهلەوی بە تایبەت لە دەی 1970 دەستی پێکرد و هاوسەنگی کۆمەڵگە تێک چوو. هیوادارم بەڕێز بن سەلمان لەوەدا توند نەڕوات و پێواشتر بێت تاوەکو دڵی کۆمەڵگەکەشی لەگەڵ بێت و بتوانێت ئەم نمونەیە کە ئێستا خەریکە دەبێت بەبێ بانگەشە هەمووان قسەی لەسەر دەکەن ببینێت، ئەگینا ئەگەر مەبەستێکی دیکە بێت و نێوێ بچووکی بکاتەوە خۆی دۆڕاوە. گەلێک سپاس بەڕێز دکتۆر ئەحمەد نەقیبزادە، پسپۆڕی کۆمەڵناسی پەیوەندیە نێودەوڵەتیەکان لەگەڵمان نەبووی. زۆر سپاس.